بەڵێ سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی دەستگای میدیای ستاندەر. ئەمڕۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە بۆ دیاریکردنی وادەیەکی نوێ بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان. جومانە غەلایی وتەبێژی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندووە کە ئەمڕۆ سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران بە ئامادەبوونی شاندێکی یۆنامی لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە بۆ دیاریکردنی وادەیەکی نوێی هەڵبژاردن و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان. جومانە غەلایی ئەوەشی ڕاگەیاندووە کە ئامانجی کۆبوونەوەکە بریتی دەبێت لە دیاریکردنی وادەیەکی نوێ بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان. هەروەها ئەوەشیان ڕاگەیاندووە کە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پێویستیان بە 4 مانگ دەبێت بۆ ڕێخستنەوەکان و هەروەها ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق. ئەمەش وا دەکات دیان پێشبینی دەکرێت کە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بکەوێتە کۆتایی مانگی 5 یاخود ئەوەی لە سەرەتای مانگی 6دا ئەنجام بدرێت. ئەوە لە کاتێکدایە کە بڕیارە ڕۆژی چوارشەمە دادگای فیدراڵی کۆب بێتەوە و دەنگ بدات لە سەریان بڕیار بدات لەسەر شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و هەروەها دابەشبوونی کورسی کۆتاکان. پێشبینی دەکرێت کە کورسی کۆتاکان بە شێوەیەک بێت تەنها کورسی مەسیحیەکان بمێنێتەوە و تورکمان و ئەرمەنەکان لا بچنەمەش. ئەمە دەردەخات کە لە سلێمانی کورسێک و لە هەولێر و دۆکیش چەند کورسێک کەم دەبنەوە و ژمارەی کورسیەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ 105 کورسی دادەبەزێت. پێشبینی دەکرێت کە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بکەوێتە سەرەتای مانگی 5 یانەوەی کە سەرەتای مانگی 6. هەرچەندە پێشتر وتەبێژی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاند بوو کە دواکەوتنەکانی بڕیاری دادگای فیدراڵی کاریگەری نەرێنی دەبێت لە سەر هەرێمی کوردستان. من دەمەوە چەند خاڵی کە پێشتر دڵشاد شەهاب سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە باسی لە دواکەوتنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان کرد بۆکو خۆی بۆتان بخوێنمەوە کە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی باسی کردبوو. لە خاڵی یەکەم دەست پێکەینەوەی خوێنمەوە بۆتان دواکەوتنی بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کاریگەری نەرێنی دروست کردووە. دووەمیان ناکرێت چیتر دەستەوەستان بۆ چارەنووسی پرۆسەی هەڵبژاردن بە دواخستنی بڕیاری دادگای فیدراڵی ببەسترێتەوە. سێەم تا ئێستا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ڕووی کاتەوە لە مەترسیدا نییە. پێنجەم ئەگەر چوارشەمە دادگا بڕیار لەسەر سکاڵاکە بدا دەتواندرێت بۆ کۆتایی مانگی 5 ئەنجام بدرێت. هەموو ئەگەرەکان و هەموو چاوەکان لەسەرەوە نەکە سەرەتای مانگی 6 یاخودەوەی کە لە کۆتایی مانگی 5 هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچن. بە شێوەیەکە دادگای فیدراڵی ڕۆژی چوارشەمە کۆ دەبێتەوە لە بارەی شێوازی ڕێخستنەکان یاخود بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان هەروەها دابەشبوونی کورسی کۆتاکان. پێشبینی دەکرێت بکرێت بە فرە بازنەی ئەم جارە هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بە 4 بازنە تەواوی هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. بەم شێوەیەش کورسیەکانی پەرلەمانی کوردستان بۆ 105 کورسی دادەبەزێت. ئەگەر کورسیەکانی کۆتایی لا برێدەوە تەنها کورسی کۆتایی مەسیحی دەمێنێت. ئەوەش 2 کورسی بۆ سلێمانی و 3 کورسیش بۆ هەولێر و دوهۆک. بەم شێوەیە پێشبینی دەکرێت هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچن. جارێکی دیکە دووبارەیەکەمەوە ئەمڕۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی شاندێکی یۆنامی و هەروەها بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران کۆ دەبنەوە بۆ دیاریکردنی وادەیەکی نوێی هەڵبژاردنەکان. جومانە غەلایی پێشترەوەی ڕاگەیاندووە کە ئەمڕۆ سێشەمە لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە تایبەت بە دیاریکردنی وادەیەکی نوێ و ئامانجی سەرەکیش لە دانیشتنەکانیان لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیاریکردنی وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردنەکان لە پەرلەمانی هەرێمی کوردستان کە پێشتر مانگی شوباتی ئەم ساڵ واتە مانگی 2 دیاریکرابوو بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان، بەڵام دواتر بەوەی چەند ئەوە کارێکەوە هەڵبژاردنەکان دواخران هەتاوەکو ئێستا هەموو چاوەکان لەسەرەوە نەکامڕۆ بڕیار لە سەروادەیەکی نوێ و بدرێت و تێیداش بڕیار لەسەرەوە بدرێت کە سەرەتای مانگی 6 یاخودەوەی کە هەیە لە کۆتایی مانگی 5 هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچن و هەڵبژاردنەکانیش بە شێوەی فرەبازنەی بێت، واتاوەی کە بەتەواتی بە 4 بازنە
هەڵبژاردنەکان لە پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچن. سبەینێش دادگای فیدراڵی تایبەت بە دابەشبوونی کورسی کۆتاکان هەروەها شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان و ڕێخستنەکان کۆ دەبێتەوە.